أخذوني بوقتها بالسيارة مالهم على المقر، شدوا ايدي لي ورا وشدوا عيوني. عبدالسلام گەنجێکی 22 ساڵی خەڵکێ مووسلەیە بەتریا دەمەوی بووینە هەزرێن کوور و دوور لە دەستپێکە ژیانە خۆ هیڤی ئۆمێت هەبوون لێ داعشێ هەموو خەون و خەیالێ نوێش نابرن. 2015 27 5 تبیست و هفته 5/10/15 داعش ێریشی ماڵامە کرد و گوتن دەبێتت گەلمت بێژ بۆ کارێکی پشتی ئەس گەلوانە چوومش بۆ دەما 8 ڕۆژان ئەس بتوندی و بەردامی ئەشکەنجەدام. تعذيب وقتل و لە سەردەمێ خلافەتەوان داعشێ تۆمەتێکی ئەو گرت و پشتی چەندین ڕۆژن ئەشکەنجەدانێ لە پێش چاوێن خەڵکەکێ بساتۆری دەستێوی ڕاستی بڕین. ji demê wê rûdanê û ta îro barêwiyê derûnî têk çûye û jiyan li ber wî berteng bûya. Herçenda xêzandar û xudan zaroyeka lê xemû kovanên dilê wî de herdem mayîne. بالمستشفى من طبيت على المستشفى اني نزلوا ايدي بالزيت. نەخۆشخانەیە دەستێ من یەن بریندار دناوا زێتا قەلاندنی کردن و پاشی بە 12 کێلان دروتن پشتیوێ ئەس دەرکەتم بە تەکسێ من بەرێ خۆدا ماڵێ و دەستێ من ئێش و ئازارەکە مەزن تێدە هەبوو و پاشی التیهاب کرد حتا نەهاژی ئێش تێدە هەیە هەروسا بارێ من یەن دەرونی گەلێکی تێکشویە ناخوازم جلوبەرگین جوان لەبەر بکەم و ناخوازم تێکەلی کەس بم. ما يعجبني اروح باي مكان، ما اي ملابس اقدر اشتريها ولا اقدر البسها. عبدالسلام ئێکەش سەدان کەسێن میناوی داعشێ ئەشکەنجە داین و دەستێوی بڕین 4 ساڵ سەروی حالی وەرە دەرباز بوون نەها ئەو گەل خێزانە خۆدوی خانیە بکرێدایە و چاوەڕێی پێشە ڕۆژەکە نەدیارە. تەرمەن بە عەبدی کوردستان 24 مووسڵ. ولا احد يعرف اصلا مستقبلنا احنا وين راح يبقى.